کاتی پێگەیشتنی بەرهەمە ناوخۆیەکانە لە هەرێمی کوردستان. ئێستا بەشێکی زۆر لە بەرهەمە ناوخۆیەکان توانای پڕکردنەوەی خواستی ناوخۆییان هەیە. بۆ ئەم مەبەستە وەزارەتی کشتوکاڵ باجی زیاتر لەسەر دە بەرهەمی هاوردە داناوە. ئەمەش وەکو پاڵپشتیەک بۆ بەرهەمی ناوخۆ، چونکە ئێستا بەرهەمی ناوخۆیی بە نرخێکی باش و قازانجێکی باش بۆ جوتیاران لە بازاڕەکاندا ساغ دەبێتەوە. بەڵام ساڵانە لەم وەرزەدا کۆمەڵێک کێشە و گرفت تووشی جوتیاران دەبێتەوە. ئەویش نەبوونی سارخانەوەی پێویستە بۆ ئەوەی بتوانن بەرهەمەکانیان هەڵبگرن لە وەرزەکانی تریشدا سوودی لێوەرگرن، یاخود بەشێک لەو ناوچانەی کە بەرهەمە کشتوکاڵەکانی تێدا بەرهەم دێنێ لاریمی کوردستان وەکو پێویست ناگاتە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان. کێشە و گرفتەکان لەکوێدایە؟ وەزارەتی کشتوکاڵ چۆن دەتوانێت چارەسەری ئەم کێشانە بکە؟ لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا وەزارەتی کشتوکاڵ چۆن بە چ میکانیزمێک توانیوێتی کار و پلانەکانی خۆی جێبەجێ بکە لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکات. لەگەڵ تەواوی هەوڵەکانی حکومەت و وەزارەتی کشتوکاڵ بۆ پارێزگاریکردن لە بەرهەمی ناوخۆیی و بە پیشە سازیکردنی بەشێک لە بەرهەمە ناوخۆیەکان و پێشبەستن بە بەرهەمی ناوخۆیی، ساڵانە لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ناوخۆدا باج دەخرێتە سەر بەرهەمی هاوردا. بەڵام ئەم ساڵ بڕی باجەکە زیاد کراوە. ئەمەش پاڵپشتی تەواوی بەرهەمی ناوخۆیی دەکات و بە ئاسانی دەتوانێت لە بازاڕەکاندا ساغ بکرێتەوە. بەڵام هێشتا کۆمەڵێک داواکاری دیکە هەن کە جوتیاران داوا لە وەزارەتی کشتوکاڵ دەکەن بۆیان جێبەجێ بکات. ئەگەر شووتی بە نمونە بێنینەوە کاتی پێگەیشتنیەتی لە هەرێمی کوردستان هیچ کێشە و گرفتێکتان هەیە لەگەڵم بەرهەمە؟ بەشی خواستی ناوخۆمان هەیە چۆن لە ئەوەی کە لە ناوخۆ بەرهەمێ دەتوانێت خواستی ناوخۆ پڕکاتەوە؟ بەخۆی زین کووە شفتی هەولێرمانەیە، هەولێر کە دێ پێنجێن پێڕادەگا، پێنجێن بەشی وەی ناکاتن برێن هەتا 1/11 حکومەت مەنعی کردووە. ئەو شفتیە مەخسەبرین یەک وەرزە دەبی بلایلۆنیە بی وەکو دەوڵەتانی ئێران و تورکیانینە پێشکەوتوو بووین. فەلا ئەوها لە پێش نییە، بەشی وەرزەکی هەیە. حکومەتیش بابێتە سەرخەت هەبوو با نەیکاتەوە، ئەگەر نەبوو بابی کاتەوە. ئەو شفتیەش مقاومەی نییە وەکچی ئێران، لەبەرەوەی دەرمانی دەدرێتێ. ئەو مقاومەی نییە، بەشی 2 ڕۆژ 3 ڕۆژ هەتا 4 ڕۆژیش دەمینێ، لە پاش 4 ڕۆژە شفتێ دەگۆڕێ، ڕەنجی دەگۆڕێ، ناوی تەواو نییە، وەچی شفتی ئێران نییە. حکومەت بابێتە سەخەت هەندە دەرمانەیە مەخسەبرین با دامیان بکە، با 4 وەرز نا با 3 وەرزی بینی. ئێستا ئێران هەر 4 فەستی هەیتی، تورکیا هەیتی. باشە، ئێمە لە ساڵانی ڕابردوو ئەم بینی مەسەلەن شووتیە چوە خوارو ناوڕاستی عێراقی ئەم ساڵ چۆن بووە و بەرهەمەمان هەیە؟ بەڵێ هەیە، وەختەکەیە لە 15 دەست پێ دەکا تاکو 15 عەف لە هەولێر. جنوب هەمووی باردەکە، ئێستاش لە 5 باردەکە، بەس ئەمە بەش ناکە، بەشی ناوەخۆ ناکە. ئەو شفتیە مەخسەبرین زۆر نییە، ئەو سا کمترە لە ساڵ. ئەم ساڵ دۆخەکە چۆنیانیەوە سوودتان بینی و ئیسفادەتان کردووە ڕەنجەکەی بەزایانە ڕۆشتە شووتی پارەی گەورە بە زیادبی عیبی نەبوو. عیبی نەبوو لەخوای گەورە بە زیاد لەم بارەکی باش بوو، بەس ئێستا شووتی کمە بەعام کمە. هەژدە محافەزە عێراق لەسەر 5 وێنە، معنی حەق خۆیتی بەڕاستی هەتا عەدەکی هاوکاری حکومەت لە حکومەتیش باشە، داهاتەکەی باشە، گومرگەکەی زۆرە. 600 نەرگە لە گومرجی زۆرە، 6 ملیۆن دینار دەکا، با بکاتە 100 دینار، ملیۆنێک دیناری باوەگری. لۆ حکومەتیش زۆر باشە، لۆمەش باشە، ئەمەش هاوکاری حکومەت بین، حکومەتی هاوکاری مەبین. بەرهەمەکانی خۆما وەک تەماتە و پەتاتە و پیاز هەر بەش هەموو عێراق دەکات بە زیادەوەش. بەس کاکە لەبە ئەو کێشە ئەو مشکلانە ئەو سەیترە و نازام عەژدە و شەعبیە و چیە و ڕێکان دەگرن لێمان، ڕێکان یاگرن ئەو جملەتیانە ئێستا ئەلێتوانەنا ناتانن بارکەن ببنە شارەکانی وەکو مووسڵ و بەغدا و بابرین ئەو جێەکان کە نالن لێمان بڕوە ئیشەکانمان لەخوا هەبە زیادبی. جوتیاری زۆر چاکمانەیە، پیازی گەلت باشمانەیە، هەموو نمونەیە وەکو پەتاتە، سلڤانە، پیازی چاک، تەماتە، جوودیە، ئێژیە، هەموو هەدەرەجەیەکە لەخوا هەبە زیادبی. بەس کاکەکەەوەی ساق نەبتەوە وەکو حکومەت هاوکارمان بی لە کەرتی کشتوکاڵ و لە کەرتی فەلع بابرین هەموو شتێک زۆر خۆش دەبی لێ بۆمە، ئەمە تەنانەت بەس زەرمەند نەبی.
دانانی باد لەسەر بەرهەمە هاوردەکان شووتی، سێو، خۆخ، قەیسی، کاڵک، پەتاتە، بەرهەمی سەوزەوات. گواستنەوەی بەرهەمە ناوخۆیەکان لە ناوخۆی هەرێمی کوردستاندا کەمێک ئاستەنگی بۆ شۆفێران دروست کردووە بۆی ئەوان داواکارن کار ئاسانی زیاتریان بۆ بکرێت یاخود کاتێکی دیاریکراویان بۆ دیاری بکرێت بۆ ئەوەی ئەو بەرهەمانەی باری دەکەن خەسار نەبێت. وەکو خەڵکی پێنجێن قسەکەم وەکو شارە زووری پێنجێنی سایەقەکان و نیمچە خاوەنبارێک قسە دەکەم. ئێمە کێشەمان لەگەڵ هاتنا هەیە لەگەڵ دەرچوونان نییە لەوێ ئەیخێنە ناو بۆدیەوە بۆدی کە بەڕادی تیان نییە هیچ سیارێک بەڕادمان نییە کە پسمانەیە بەس وەکو فێنکەرەوە نیمانە ئەم شووتە لە ناوم بۆدیە تەحمل دەکات هایەتە گەرمای هەولێرەوە لە شارە زوور دەردەچیتە گەرم دەکات پلەکان وردە وردە بۆ خۆی بەرز دەبێتەوە لە ناو بۆدیە خۆڕا ناگرێ کاتێ یینە سەیتەرێکەوە سەیرەکەن سەرە گیراوە سەرەکە دوورە جاری وایە بە 2 ساعت بەرمان دەکەوێت جاری وایە بە 3 ساعت بەرمان دەکەوێت جاری وا هەیە لەو شەوە لەو مۆعیدەی کە ئەو دیاری کردووە ساعت 12 ساعت 12 من فریا ناکەوم بێمە دەرەوە بێمە ژوورەوە ئەکەومەکەی حوتی بەیانی ژەبێ بەسەرە بێمە ژوورەوە بەسەرە کە دێمە ژوورەوە ساعتێ 2 ساعتم پێ دێتێ تا ئەگەمە لای سۆنەرەکە کەوتە ساعت چەنە نۆ لەوە تا دێمە ناو گومرکی 2 ساعتم پێ دەچێ ئەبێ بە 11 مشتری تێدا نەماوە کەوتۆ ڕۆژی دوایی لەناو بۆدی ئاسنا بۆ خۆی و گەرمە تاسیری لێ دەکات کابرا شتێک بۆی نەخورێ نایکڕێ هەم لێرەوە دوولایەنەیە ئێمە ناڵێن سۆنەرمان بۆ نەکەن بۆمان بکەن سپاسیانەکەین لایەنی ئەمنیە ئەوە حەدی خۆیان بەڵام لایەنی ئێمەش لێک بدەنەوە بۆچی ئێمە جوداکەنەوە لەگەڵ ئاسنە شڕەکەی کە لە کەلار و نازانکەوە دێت ترێلە ئاسن دێت سەرەی گرتووە ترێلەی تورکی داهاتووە سەرەی گرتووە ترێلەی ئێرانی هاتووە سەرەی گرتووە ئەو ڕێگاوبانانە کە ئێمە هات سۆی پێ دەکەین سێ ڕێگاوبان هەیە یەکەمیان کلکە سماقەیە کە ئەمە ئاوا دەبین کلکە سماقە هەوراز و نشێوێکی زۆر سەختی هەیە بەدایان تانکەر و سیارەی باڵەگر لەوێ سوتاوە و ساحیبەکەی زەرمەندی گەورەیە دووەمینیان هەیبە سوڵتانە هەیبە سوڵتان کە ئێمە عینەن دێن هەیبە سوڵتان بۆ خۆی دروست کراوە بۆ سیارەی بچووک نەک بۆ سیارەی گەورە کێشەکانی هەیبە سوڵتان چییە کە ئێمە دێن داخل دەبین نابێ بینەوە ناو هەیبە سوڵتان ئەبێ بینەوە دوو سایدەکەی ڕۆژهەراتی هەیبە سوڵتان هەتا ئێستا 2 کیلۆمەتر ئەوە 2 سارە تێک درراوە بۆ 1 مەزرا هەتا ئێستا چارەسەر نەکراوە شارەوانی کۆی نەیتوانیوە ئەو 2 کیلۆمەترە چارەسەرکە بۆەوەی ئەو ڕێگایەکە لۆریەکان پێیا چوو دەکەن ئامین بێ زەرمەند نەبن بۆی لۆدێکی زۆر لەسەر سیارەی گچکە دروست نەکەین لە ناو شاری لە بەروێ کۆیە بە خۆی گچکەیە دووەمینی ئەوەی کە ئێمە چین بار دەکەین لە وێندەرێ بەڕاستی ئەو شووتیە کە لە مەرزی وێندەرەیە لەبەرەوەی ناوچەکەی ئەوێندەرێ زۆر ساردا ناتوانین بە ڕۆژ باریکەین لۆ بە ڕۆژ باری ناکەین هەمووی لە دوای مەغریب باری دەکەین لە دوای مەغریب بۆی شووتیەکە زەرمەند نەبین چکە بە ڕۆژ ئەو شووتیە ناوی گەرمە وەک ئێرە نییە جەوەکەی بە شەو کە باری دەکەین لەوێ دێن بەڕاستی کە دێن بە کلکەسماقەدا بێن ڕێەکەی ناخۆشە دێنەوە هەیبە سوڵتان عینە لۆدەشی گەورە دروست دەکات لەسەر ئەوە ئێستا جارێکی دیکە لەگەڵ باشبوونی دۆخی گوزەرانی هاوڵاتیان و نەمانی لێبڕینی موچە کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر عەلوەکان بۆ ئەوەی زۆرترین بەرهەمی ناوخۆیی ساغ کرێنەوە هەر ئەمە ژوای کردووە ئێستا بازرگانانی سەوزە و میوە زیاتر پێش بە بەرهەمی ناوخۆیی دەبەستن و هەرە و بەرهەمانەش لە عەلوەکاندا ساغ دەکەنەوە لە عەلوەی هەولێرە ئەو بەرهەمانەی دەفرۆشرێت زیاتر ناوخۆیین یا لە دەرەوە دێت ئەم ساڵ چۆنە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەڕاستی بەروبوومێکی ئەم سار یەکجار زۆرمان هەیە فەلاعەکانمان هەموو پێشکەوتوو بوونە یعنی بەروبوومی خۆمان ئەگە برێم بای عێراق کامل بە زیادەوە بەس وەکو دەرێ ئەمڕۆکە زولوفەکە بڕێک ناخۆشە و ڕێگاوبانەکان لەگەر حکوومەتی ناوەندی بڕێک کێشەمان لۆ دەبینتەوە دەنا فەلاعەکان بەروبوومێکی جوان بەروبوومێکی زۆر
ئێستاکە هیچ بەروبیمێک ناهێنین لە دەرەوە ئەوەی نەمان بیت لە ناوە خۆمان نەبیت ئەو ئەگەوە بینینە ناو هەرێم دەنا هیچ بەروبیمێکمان پێویستمان پێ نییە و بەروبوومیشمان لە ساڵان زۆر بە زیاترە بەروبوومەکانمان بەروبوومی دەرەجەیەکە و زیادیشە و داواز لە حکومەت دەکەین یارمەتی داون بەس زیاتر یارمەتی فەلاحەکانمان بدە ئێستا کە پێویستمان بە ڕازاندنەوەی بەروبوومی خۆمانێ وەکو دەرێ کارتۆن هەیە سەلە هەیە ئەگەر حکومەت بۆمان دروستکە بە سعرێکی کەم فەلاحەکان دەتوانن بەکاری بینە بازاڕەکەی یعنی وەکو شتێکی ڕازاوە دێتە بازاڕ و دەفرۆشێت ئەگەر دۆخەکە بەم شێوەی ئێستا بڕوا بەرهەمی ناوخۆی بوژانەوەی زیاتر بەخۆی دەبینێ زۆر دەبینی بەس یەک داوامانێ حکومەت هاوکاری فەلاحەکانمان بکە مەسروفیان زۆرە ئەگەر هاوکاریان بکرێت فەلاحەکانمان زەوقیان دەکەوتە سەر ئیشەکان و بەروبوومی زیاتر و پێشکەوتوتر بەدەست دێنن داواژمان وایە لە وەزارەتی زراعە ئێستا کە ئەمە بەروبوومی خۆمان دەنێرین لە سەیتەرەکان جێچەرمان بێ دەگەن حکومەتی عێراقی ئەو ڕۆژە خەڵکانێکی زۆر لێرە پیازمان ناردووە هەر سیارێک عەبدە وەرەقیان لێ وەرگرتینە دەریان چاندینە دەرێ مەمنوع هیچ مەمنوعیش نییە ئیتفاقمان هەیە لەگەر حکومەتی عێراقی وەزارەتی زراعی ئێرە لەگە وەزارەتی زراعی ئیتفاقیان کردیە ئێستا کە بەروبوومی خۆمانە دەرێ ئێرانیە بابە وەڵی خۆمانە یعنی بەروبوومەکی زۆرمان هەیە زیادی کردو بەروبوومەکە بەرەکەتی کەوتێ وەکو دەرێ فەلاحەکانمان پێشکەوتوتر بوونا بەروبوومەکە زیادی کردیە ئەی کێشەی بەڕادمان نییە بۆ هەڵگرتنی بەرهەمەکان لە وەرزەکانی ترا سوودی لێ وەربگرین طبعا بالفعل بەڕاد شتاکە شکر ئێستا کە بەڕادێکی یەکجار زۆر لە کوردستان دروستکراوە خەڵکی برێن مەدەری دروستی کردووە بۆ خۆی بە ئیجارەدا هی حکومەت بەشمان ناکە حکومەتی بۆی دروستکردینە بەس حکومەت بای ئەو هەڵگرتنەی ناکە چکە ئێستا کە ئەمە پەتاتە لە وەختەی سعرەکەی مناسبە ئەمە ئەگەر خەزمکەین لۆ خۆمان پاشی مانجێتر دەهینینە دوو مانجێتری خۆمان خلاصی دەهینینە دەرەوە لەناو بەڕادیژی چی لێنایە و هەم سعرەکەشی زیاترەکە و هەم پێویستمانی هاوردە ناکەین پێویستمان پێوین هاوردەکەین ئێستا کە ئەو سار یعنی زیاد لەعەد خەزم کراوە بەرهەمی ناوخۆی ناوانەی کە خەزم کرا هەمووی بەرهەمی ناوخۆ هاوردەمان نییە هاوردەمانی هەمووی ناوخۆیە و تقریبا لە هەموو کوردستانیش خەزم کراوە حتا حکوومەتی ناوەندیش خەڵکەکە محافەزات هاتینە لێرە بردیدا لای خۆیان خەزمیان بەرهەمی سەوزە و میوە لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوودا لە ساڵی 2018 1,200,000 تۆن سەوزە 85,000 تۆن میوە لە ساڵی 2019دا 1,390,315 تۆن سەوزە 91,460 تۆن میوە لە ساڵی 2020 1,300,000 تۆن سەوزە 92,000 تۆن میوە کەمی سارخانەوە لە هەرێمی کوردستان و هەوڵدان بۆ چاندنی بەرهەمەکان لە چواروەرزەی ساڵدا ئەمەش بە دابینکردنی کۆمەڵێک ڕێکار و پێداویستی پێویستی دەبێت بۆ ئەوەی بە تەواوی سوود لە زەویە کوشتتوکاڵەکان وەربگیرێ لە هەرێمی کوردستاندا ئەم پرسە و چەندین پرسی دیکە دەبەمە لای بریکاری وەزارەتی کوشتتوکاڵ بزانم وەزارەتی کوشتتوکاڵ چه هەوڵێکی داوە لە ماوەی ئەو 2 ساڵەدا بۆ ئەوەی زۆرترین بەرهەمی ناوخۆیی لە وەرزەکاندا بچێنێت و پشت بە بەرهەمی ناوخۆیی ببەسرێ لە هەرێمی کوردستاندا. بابەتێکەیە کە زۆر گرنگە پارێزگاریکردن لە بەرهەمی ناوخۆیی حیمایەتی بەرهەمی ناوخۆیی بە تایبەتی لە سارخانەوەکانە ئەڵێن ئەمانە ڕێژەیەکی کەمن لە هەرێمی کوردستانە بۆ نمونە چۆن لە هەندێک بەرهەما بتوانین ئەم بەرهەمانە هەڵبگرین و لە وەرزەکانی تردا سوودی لێوەربگرین لە ڕووی ساردخانەوە چیتان کردووە وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو مخابن ساردخانێت کومەهین الکوردستانی وەک ئامار ژمارەوان 317 ساردخانەیە ئەو ساردخانە ئەسێ توێ باوەریەدا تێراوێ هەندێ ناکەن کو ئەڤی کارێ تەگۆتی جیبەجی بکەن ژبەرگ چی؟ ژبەرگ و ئەو ساردخانە شیاناوان ئەوە کو 110,000 تەنی بتنێ ئش سەوزایە و مێوەی و یعنی کەسکیاتیێ و فێقەی
کو توان ساردخانادا بکەن. ما ئامارەکە هەیل وزارەتەیە ساڵا 2019 تێدا هاتیە دیارکردن بەرهەمێ مە وەک فێقی وەک مێوە بتنێ توێ ساڵێدا نێزیکی 1406 تەنی مێوەی بوو. طبعا زۆر گەلەکە و هەمووت ئێک وەرزیدا نائێتە بە بازارکردن. وەک سەوزاییژی ئەمت بینین مەلیۆن تەن مەلیۆن و 309 تەن یە سەوزایە هاتیە بەرهەم ئینان بەرهەمێ نافخۆ ئەت کوردستانێدا. هەکە تو بەراوردیەکێ بکەیت نیڤەکە ژمارە ساردخانێت کومەهین و تاقاوانە استیعابی کە 110,000 تەنە گەلک کێمە الگەل ئەڤی بەرهەمی طبعاً وەختی ئەمت بێژین ئەڤە نەمونەیە ساڵا 2019 گۆمان تێدانینە بەلکی ساڵا 2020 و 21 ئەهەندە بت و چێت بت زێدەترش بتن. ji ber vêkê îcraatê me wek Wizareta Kişt û Kal il-gel desteya weberhînana Kurdistanê me fermî daxwaza şwan kirî ku rê xweş bikin bo her weberhênerekî bo durustkirina sardxana li seranserî Kurdistanê ji ber wê hindê da ku berhemê cotyara pheder neçit heke sewzayî bit heke mêwe bit. هەر وەساژی بەلکی ئەو مەرجێت کومەدانین بۆ هەر جۆتیارێکی ژیل کوردستانê بۆ دروستکردنە ئەوان ساردخانە هەند مەرجێ زەحمەت نینن. مەرجێ سەرەکی vێت ئەو زەڤیا ku divێت wê sardxanê serçêket milkê wî bit. Şertê duê vêt ew zevya ku divêt wê sardxanê serçêketin zevya kişt û kalî bit û hindek mercê dîjiyet heyn ba bilên tiştekî yanî mercêt ewsa giring nînin بس پێویستن بۆ دروستکردنی معاملەت و ئەوانە. ئەvە ئیجراعاتێت me ku فعلەن me nevێت بەرهەمێ جۆتیارێت me پەدەر بچتن. لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ناوخۆیە وەزارەتی کوشت و کاڵ باز دەخاتە سەر بەرهەمی هاوردە ئەمەش بۆ پاڵپشتیکردنی بەرهەمی جوتیاران لە هەرمی کوردستان. بەڵام ئێستا کێشە و گرفتێکی تر هەیە لێرەیە ئەویش نەگەیشتنی ئەم بەرهەمە کوشت و کاڵیانە بۆ نمونە لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی دیکەی هەرێمی کوردستان بەشێک لەو شۆفێرانە یاخود لەو جوتیارانە داوای ئەوەکەن لە ڕێگاوبانەکان لە بازگەکان ئاسانکاریان بۆ بکرێت چونکە بۆ ئەوەی ئەم بەرهەمە کوشت و کاڵیانە بە ئاسانی بگاتە ناوچەکانی دیکە لە ڕێی ئەمەوە وەزارەتی کوشت و کاڵ چۆن هەماهەنگیەکە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا. گومان تێدانینە حکوومەتە هەرێما کوردستانی حکوومەتە کوردستانی هەمیە یا هەرێمی هەمیە وزارەتە کشت و کاڵژی وزارەتە هەرێما کوردستانی هەموویە ji ber vê hindê me divêt hemû rê divekerî bin û hemû bazar divekerî bin heke bacanê bencewîn bin li dihokê bênefirotin heke hijîrê akirê bin Silêmaniyê bênefirotin her berhemekî me heyî heke sêvê berwariya bin her dîsal Helepçe bênefirotin heke hinarê Helepçe bin biçin هەولێرێ بێنەفرۆتن ئەvە ڕاستی دیتنا مەیە ئەم نەلگەل وێ هەندەینە هیچ شکلێکی ڕێ بێتە گرتن جۆتیارە کاتی بە بازارکردنی بەرهەمی خۆی تایبەت ئەvەژی ڕاستیژی بەلکی ئەvە لە دەرvەی دەستهەڵاتی ئێمەیە ئەم داخواستکەین جیهەتێت پەیوەندیدار ناف حکوومەتە هەرێما کوردستانێدا ئەون دەڕێ نێتە گرتن لە جۆتیارە وەختێ تێن بەرهەمێ خۆتینن چەند گوش بەرچی بەرهەمێ کشت و کاڵی نەوەکی بەرهەمێت دیە بەلکی هەکە گەلک بمینێت شووتی ئەنتەماتە مەرزەکاندا وت ئەواندا و ڕێ لێ بێتە گرتن بەلکی تووشی تەلەف بێت و خراپ بێت و دێشنافچت هیویدارین ئەف دەنگەژی بگەهتە جیهەتێت پەیوەندیدار بۆ پشتەوانیا کشت و کاڵیەت هەرێما کوردستانێدا. کەی وەزارەتی کوشت و کاڵ دەتوانێت هانی ئەم جوتیارانە بدا لە ڕێی ڕێنماییەوە لە ڕێی هاندانی وەبەرهێنانەوە بتوانین بەرهەمەکانمان بۆ دوو وەرز یاخود زیاتر بەرز بکەینەوە بۆ ئەوەی هەر پشت بە بەرهەمی ناوخۆ بەستین. سیاست ئەمە هەردیسا ئەوە بە پیشەسازیکردنی کشت و کاڵ و ئەvە بەڕاستی vێت ئەو جۆتیاریە بەرێ یا کەڤن تاتەکردن vێت بێتە پێشێخستن. ئەو سیستەمێک و بەرێ هاتە بکارئینان ku عردێک بێتە چاندن بۆ ئێک وەرزی و ژێ بگەڕێن 12 هەیڤە هەتا ساڵان و ئەvە سیستەمێکی کەڤنە ئەم نهۆش بەرvê hindê tu bîne ئەم پشتەوانێت جۆتیارینە بۆ دروستکردنە گرین هاوسە بۆ دروستکردنە خانیەت پلاستیکی یەت شوشەیی gelek کۆمپانیاژی
ئەفتێکلیەیە کری وزارەتە ئەمەیە کشت و کاڵ کوبێن کوردستانی بۆ دروستکردنە ڤانگرین هاوسادا کو جۆتیارێت مە سوودێژێ بنیدن جەنابێ سەرۆکی حکوومەتێ کاک مەسرور بارزانی بەری دوسێ ڕۆژە سپاسیا کارتێ تایبەت کرد ئەوان کۆمپانیایە کرد ئەڤیەک و پەشداریت کەند ئاواکردنا وی وڵاتیدا و پراستیژی وزارەتە مەژی وە کشت و کاڵ هاریکارە بۆ کارتێ تایبەت و بێت پەشداریە بکات. ژمارەی ساردخانەکان لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر 8 ساردخانە، لە پارێزگای سلەیمانی 95 ساردخانە، لە پارێزگای دهۆک 55 ساردخانە، لە پارێزگای هەڵەبجە 87 ساردخانە. توانای هەڵگرتنی ساردخانەکان بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکان 110,000 تۆنە. ڕەنگە گرفتێکی دیکە هەبێت لەسەر بەرهەمی کشتتوکاڵی و بەرهەمهێنانی لە هەرێمی کوردستان، ئەویش سوود وەرنەگرتنە لە وەرزەکانی تر بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکان و تەنها بۆ یەک بەرهەمی کشتتوکاڵی زەویەکان بەکاردێنێ لە کاتێکدا بە پێی کەشوهەوای ناوچەکە بێت دەتوانێت بۆ چەند بەرهەمێکی دیکە سوودی لێوەربگیرێت. کەسانی شارەزا و پسپۆر چی دەڵێن لەو بارەیەوە؟ بۆ تا ئێستا هەوڵێکیوەتان نەداوە چۆنڵی جێدەستی خۆتان هەبێ بە تەواتی کەیتر کاریگەریتان هەبێت لەسەر بەرهەمە کشتتوکاڵێک؟ ئەویان پرسیارێکی زۆر چاکە ئەویان لەبەرەوەی ئێمە لە کۆلێژەکان کە کار دەکەین ڤیژنی کۆلێژ یا ڕوانگەی کۆلێژ ئەوەیە بە بەرهەمهێنانی ئەندازیارێکی کشتتوکاڵی شارەزا. بەڵام ڤژن یا ڕوانگەی یا تێڕوانینی وەزارەتی کشتتوکاڵ دەبی ئەوە بی کە ئەو زانستە نوێیی کە هەیە بیگەینتە جوتیار. یعنی ئەمە گە سێگۆشەیەک دروستکەین دەتوانین بڵین کۆلێژەکان وەزارەتی کشتتوکاڵ جوتیار مەفروزە ئەو سێگۆشەیەی کە هەمانە سێگۆشەیەکی تەندروست بی هەتا ئەو زانستە نوێیی کە هەیە ئەو زانیارە نوێیانەی کە هەیە بگاتە برا جوتیارەکان هەتا تەنفیزی بکەن. چکە مەسە لە کۆلێژەکان ئەمە حەزمان لەوەیە شتێکەیە پێ دەڵێن کڕۆپ فۆر درۆپ، معنای بەرهەم بۆ دڵۆپێک ئاو قیاسی چەند دڵۆپە ئاو دەدەم یا چەند کەمی ئاو دەدەمە گەرمەکە هەتا بەرێم بێرم. ئەوانە هەمووی هەتا دەگاتە جوتیارەکە دەبی بە شێوەیەکی ئاوابی. یەکەمیان زمانێکی ئاسانتری تێدا بەکاربێ، دووەمیان پراکتیزە بکرێ ئەو جا جوتیارەکەشمان لەگەڵبی هەتا ئەو بابلین ئەو زانستە نوێ یا ئەو زانیارە نوێنە بگاتە برا جوتیارەکە. ئەوەی ئێستا هەیە لەلایەن جوتیارانەوە بەرهەمانی کە بەرهەمی دێن و دەیخەنە بازار و عەلوەکانەوە بەڕای بەڕێستان وەکو کەسێکی شارەزا ئەمە بەرهەمێنانەکەی تەندروستە؟ لەوانەیە زۆر تێبینیمان هەبی لەسەرەوە، بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستا ئەوگەر لەگەر ئەو بابلین ئەو قەیرانە داراییەی کە هەیە ئەو بەروبوومە کە دەگاتە جوتیار یەک میسالی ینی نمونەیەکی بەسیط جوتیار لەوانەیە تێچوەشی یەکجار زیاتر دادنێ لە جوتیارەکەی دەرەوە. مثلا جوتیارێک لە تورکیا بێ لە هەر وڵاتیشتر لە سووریا لەشۆ تێچووی بەرهەمهێنانەکەی کەمترە. سەبەبەکەی لەوانەیە ئەسبابەکە زیاتر عیلاقەی بە گۆڕینی درا و شتی وابی یاخود بەبوونی دەرمان و شتیاوی. بەڵام ئەوەی پێمان باشترە ئەوەی خۆمان چاکترە ئەگەر بێت و دەرمانی کەمتر تێدا بەکارهاتبی، ئەگەر بێت و جوتیارەکە زیرەکبی. ئەگە ئێستا تەماشای هەموو چێلگەکانی تەماتە بکەی ڕسمی بگریاوە دەبینی چێلگەکان زیاتر بەرەو زەربوون دەچی بەرەو دەچی. سەبەبەکەی چیە؟ سەبەکەی لە بەرەوەی جوتیارەکە ناڵێم شارەزایی نییە، شارەزایکی زۆر باشتری هەیە لە ئێمە، بەڵام بە زانستیانەی نەکردە پراکتیزە زانیاریەکانی ئێمە پراکتیزە بکرێت لەوانەیە بەرهەمەکەم گەشتر دەبی لە هاوی نیشا باشتریش بەرهەم دێنی و لەوانەشە نەک بڵێم یعنی ئەگەر بە قیاس بڵین با بڵین بڕکە تەماتەیەک 10-15 کیلۆم داتێ لەوانەیە ئەگەر لەگەر ئێمە ئیش بکات لەوانەیە 30-40 کیلۆم داتێ زۆر فەرقەکە. حکومەت ئێستا دەیەوێت سێکتەری کشتتوکاڵ وەکو سێکتەرێکی سەرەکی تەماشا بکە. وەزارەتی کشتتوکاڵیش کۆمەڵە پلانی خۆی هەیە وەکو کەسانی شارەزا وەکو کەسانی زانستی لەو بوارەیە ئەو ڕوانگەیە چۆنە بینن؟ بەڕاستی دەستخۆشی لە حکومەت دەکەم ئەگەر وابکە، بەڵام دەبی حکومەت سەبری هەبی، چونکو با بڵین وەبەرهێنان لە کەرتی کشتتوکاڵی سستە هەنگاوەکانی بە سستی دەڕوا. مەسەلەن ئەگەر تەماشای بەروبوومێکی بکەی بە گەرمە تو 6 مانگ ئینتیزار دەکەی هەتا دەیدوریەوە. ئەگەر بچیە بە داهاتەکانی تر ئایا لە با بڵین پەلەوەڕا یاخود ئەوەیانە حکومەت دەبی سەبرێک بکات، چونکو کە بەروهم با بڵین سناعا یاخود پیشەسازی کە پشگیری کشتتوکاڵ دەکا تا کاتێک وامان لێدێ کشتتوکاڵەکە پشگیری ئەوانی تر دەکات. چونکو هەرکە جوتیارمان فێرەوە بوو گەنم بەرهەم بێنی و دیتی خازانز دەکات بە ساڵێک و 2 و 3 و 4 ئەوە نایەتە دی لەوانەیە بە 6-7 ساڵ ئەوجا
ئەوە کە بە دیار دەکەوی مەسەلاً ئەگەرمانوێت سەدێک لێ بەنداوێک لە جێگایك دروستکەی لەوانەیە بە ساڵی یەکەم دیار ناوی بەڵام بە ساڵی پێنجەم و شەشەم ئاستی ئاوەکەی زەویش بەرز دەبێتەوە و داهاتەکان باش دەبێت. ماوەتەوە ئەوەی دەبێت هەمووان هەوڵی ئەوە بدەن بۆ ئەوەی بە شێوەیەکی زانستی بەرهەما کوشتتوکاڵەکان بەرهەم بهێنێت چونکە وەک دەوترێت هەرێمی کوردستان خاکێکی بەپیت و کەش و هەوایەکی لەباری هەیە بە جۆرێک کەم بەرهەمی کشتتوکاڵی هەیە لەگاڵ ئەم خاکە بەپیتەدا نەگونجێت لەسەر و هەموو شێوە پارێزگاریکردنە لە بەرهەمی ناوخۆیی و ڕێگریکردن لە بەرهەمی هاوردا